دەچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەمان بە هەمان شێوە باس لە مێژوو هەروەها ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە ئایدۆلۆژیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی 50 ساڵەی تەمەنیدا. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی سەرەکی و کاریگەری هەبووە بەتایبەت لە کەرکووک ئەمڕۆ باس دەکەین کە ڕۆڵ و کاریگەری سەرەکی هەبووە لە سیاسەت و هەروەها لەسەر کۆمەڵگای کوردی و لە مێژووی 50 ساڵەی تەمەنیدا هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوو چالاکانە کاری کردووە بۆ ئەوی بتوانێت داکۆکی لە مافەکانی کورد لە کەرکووک بکات. لە کەرکووک چەندین نەتە و ئاینی جیاواز دەژین. هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لەسەرەوە کردووە کە چۆن بتوانێت پێکەوە ژیان لە کەرکووک بچەسپێنێت، چۆن بتوانێت سەقامگیری و ئاشتی لە کەرکووک بچەسپێنێ و بە ئێستاشەوە بەردەوامە لەسەر کارکردن لەسەر ئەو پرسانە. وەک چەپەڵەکەی سەرۆک مامجەلال. بەڵێ بێگومان. جا ئێمە ئاکام لە تەوەری ئەمڕۆماندا باس لەوە دەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین شەهیدی داوە بۆ داکۆکیکردن لە مافەکانی گەلی کورد لە کەرکووک و هەروەها هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوو کە چۆن بتوانێت کەرکووک بکات بە کوردستانی. ئێمە ئەم قسە و باسە زۆرانەمان لەگەڵ میوانەکەمان و توێژی زیاتری لەسەر دەکەین لەگەڵ زۆر بەڕێز جەوهەر سادق کارگەری مەڵبەندی ڕۆژئاوای کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک جەوهەر سڵاو لەبێ بەیانیت باش. من ڕاستەخۆ دەمێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم یەکێتی لە 50 ساڵی تەمەنیدا چی کردووە لە سەردەمی شۆڕشەوە تاوەکو سەردەمی شاخ و هەروەها تاوەکو سەردەمی حکومڕانی. دەوارم سەرکەوتوو بن. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەمەنی 50 ساڵەی خۆیدا دەستکەوتەکان و سەروەریەکانی ئێزگار زۆر و زەوەندە و خەرمانێکە لە دەستکەوت و لە سەروەری و لە شانازیەکان کە بەدەستی هێناوە. هەر لە سەرەتای دەستپێکی خەباتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر جەمکایە و بوارەکانە کاری کردووە لە بواری ڕاگەیاندن و دیبلۆماسیەت وە لە جگە لە خەباتی چەکداری کە کاری تێدا کردووە، بەڵام هەوڵی داوە هەموو بوارەکانی خەبات پێکەوە ببەستێتەوە لە پێناو گەیشتن بە ئامانجەکانی گەلی کورد وە دەدەسەنانی سەرکەوتنەکانی. هەوڵی داوە لە هەموو بوارەکانە کاری کردو و کاتە دروشمێک هەبوو کە دوانەی چەک و قەڵەمێنی لەلایەکەوە خەباتی چەکداری لەلایەکی تریشەوە کارکردن بە قەڵەمەوە لەسەر جەم بوارەکاندا کاری کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان. سەروەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم 50 ساڵی تەمەنی خۆیدا زۆر و گەورە و گرانن، سەروەریەکانی زۆرن، چ لە توانی وەکو هێزێکی کوردستانی یەکەم هێز بێ کە بەرهەمی خەباتەکەی سەرکەوتن بەدەست بێنێ بتوانێت قەواری هەرێمی کوردستان دابمەزرێن. لەلایەکی ترەوە کارکردن وە بۆ دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان کە یەکێتی ڕۆڵی سەرێکی و گرنگی تێدا بینیوە هەر لە دوای سەرکەوتنی ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستانەوە یەکێتی کاری بۆەوە کرد کە حکوومەتێکی هەرێمی کوردستان بێتوە لەو فەوزا سیاسی و چەکداری و ئەوە دەربا خەڵکی هەرێمی کوردستان دەستباز بکات. کاک جەوهەر، سەرۆک مامجەلال بەردەوام ئاماژێ بەوادا کە کەرکووک قودسی کوردستانە کە ئەمە خۆی لە خۆیدا پڕمانایە. ئەوەی کە ئێساش بۆمان دەرکەوتووە کە یەکێتی لە ڕێی پارێزگارەکەیەوە لە کەرکووک بەردەوام هەوڵی ئەوەیە بەیەک چاوسێری سەرجەم پێکاتەکان بکات، تەنانەت پرۆسەی نۆژەنکردنەوە و ئاوەدانکردنەوەی ناوچەکانی کەرکووک بەبێ جیاوازی دەستی پێکردووە. بۆ چوونتان لەو بارەیەوە؟ بێگومان هەمومان نەزانین کەرکووک شوێنێکی تایبەتی هەبوو لە لای جەنابی مامجەلال، مەکانەتێکی تایبەتی هەبوو لە دڵ و هزر و فکری جەنابی مامجەلالدا کە زۆربەی بیانەکانیش کە لە سەردەمانی پێش ڕوخانی ڕژەمی سەدام حوسێندا جەنابی مامجەلالیان بینیوە، هەستیان بەوە کردووە کە ئەهەمیەتی و بایەخی کەرکووک ئێزگار گەورە و گران بوو و هەموو کات هەوڵەکانی بۆ ئەوە بووە کە تەبایی و ئاشتی و پێکەوەژیان لە کەرکووکدا هەبێت و زۆر جا باسی ئەوە کردووە. من دێتەوە بیرم لە سەردانێکی جەنابی مامجەلال ئەو کاتە کە سەرۆک کۆماری عێراق بوو لە نزیکی ساڵی 2008 هاتە کەرکووک، هەوڵیدا تەنها سەرجەم پێکهاتەکانی شارەکەی بینی، بە تایبەتی لە نەوتەوەی تورکمان و عەرەب و براکردووە ئاشێریەکان. لە نزیکەوە قسە و باسی لەگەڵیانە کرد کە کێشەکانیان چییە، داواکاریەکانیان چییە، کەم و کوڕیەکانیان چییە و چۆن هەوڵدەین ژیانێک پێک ئاسایی لە کەرکووک برێتە سەرەوە سەرجەم ئاشتی کۆمەڵاتی نێوان پێکهاتەکان بێتە دی. دوای ئەو سەردانی جەنابی مامجەلال بەهۆی سەرقاڵەکانی گەڕایەوە بۆ بەغدا هەندێک ڕەخنە و گلەی لێرە و لێوە کرا کە مامجەلال تەنها ئەو پێکهاتەی نەتەوەی عەرەب و تورکمان و کورد و ئابشووری بینی و بەڵام لەگەڵ با بڵێن هێزە کوردیەکان دانەنیشتووە. پاش ماوەیەکی کەم
جەنابی مام جەلال هاتەوە کەرکووک باسی ئەوەی کرد وتی من هەرچی ئەکەم لە پێناو کەرکووک و خەڵکی کەرکووکە ئەیکەین ئێمە بۆکو خۆمان لەگە خۆمان دانیشین جیاوازە بەڵام لەگەر نەتەوە پێکهاتەکانی تر دانیشین جیاوازێکی تر هەیە کە کارکردنە بۆ ئاشتی کۆمەڵاتی لە نێو شاری کەرکووکەوە دابینکردنی سەردەم خواست و چارەسەرکردنی کێشە و کەم و کوڕی نەتەوەکان پێکهاتەکانی کەرکووک بەگشتی ئێستاش لەسەر هەمان نەهج و بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک لە ڕێی پارێزگارەکەەوەی بێگومان بریتە لە سیاسەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەویش کە کارکردنە بۆ ئاشتی و پێکەوەژیان لە کەرکووکەوە دروستکردنی ئاشتی و کۆمەڵایەتیە لە کەرکووکە کە ئەو ئاشتی کۆمەڵایەتی ئەو سلمی مستەمعیە لە کەرکووک لەدەست نەدێن و هەوڵ دەین خاڵی پێگەشتنی سەرجەم نێوان پێکهاتەکان و نەتەوەکان هەبێەوە چارەسەری کەم و کوڕەکانی ڕابردوو بکەین ئێمە لە کەرکووک هەمومان لە کەشتیەکە پێکەوە ئەژین ئارامی و سەقانگیری شارەکە لە بەرژەوەندی سەرجەم پێکهاتەکانێتی بە پێچەوانەوە دروستبوونی کێشە و ململانێ یاخود گەشە پێدانی با بڵێن ڕقی نەتەوایەتی یاخود لە نێوان پێکهاتەکانە لە زەرەری پێکهاتەکانی دانیشتوانی شاری کەرکووک بەکاردێ بۆیە لەو سۆنگەیەوە ئێستای نیشتیمانی کوردستان لە ڕێگای پارێزگارەکەەوەی وە سیاسەتەکانی خۆی جێبەجێ ئەکات هەوڵەدا سەرجەم ئەو کێشانە چارەسەر بکە و تەعامل و هەڵسوکەوتی لە سەرجەم لەگەڵ سەرجەم پێکهاتەکانی کەرکووکە هەبێ بەگشتی بەبێ جیاوازی چ لە بواری خزمەتگوزاری بێ چ لە بواری پرۆژەکان بێ چ لە بواری تێکەڵبوونی جەماوەر و پێکهاتەکانی خەڵکی شاری کەرکووکە بێ باشە کاک جۆهر من دەبێت بە هەر لەسەر بابەتی پێکەوەژیان بمێنمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان جگە لە چالاکیەکانی لە پرسە سیاسەکاندا بەردەوام گرنگی بەلایانی کولتوری ڕۆشنبیری هوەری داوە لە کەرکووکدا ئایا ئەمە هۆکارێکە بۆ ئەوی کە بتوانێت مەسەلەی پێکەوەژیان لە کەرکووک زیاتر بچەسپێنێت و هەروەها کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە بتوانێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ عقلەتی نوێ و هەروەها لەگەڵ نەوەی نوێدا بتوانێت خۆی بگونجێنێت بێگومان گرنگی تایبەتی خۆی هەیە کارکردن لەسەر جەم بوارەکانە لەسەر جەم کایەکانە کەرکووک وەکو جەنابی مام جەلال وەسفی ئەکرد کە ینی بە شێوازی نەشتەرگەری دەماغ ئەی شێوان یعنی کە ئەمەنە شارێکی هەستیارە ئەمەنە کێشەکانی کەرکووک هەستیارە نێوان پێکهاتەکان هەستیارە بۆیە کارکردن لەسەر جم بوارەکانە چ لە بواری ڕاگەیاندن بێ کەلتوری بێ ڕۆشنبیری بێت لەسەر جەمکایەکانە پێویستە کار بکەین تاوەکو گەیشتێکی تەواو لە نێوان پێکهاتەکانە دروست بکەین یعنی نەتەوەیەک هەست نەکا کە نەتەوەیەکی تر زوڵمی لێکە هەست بووە هەست بکە کە هەموو پێکهاتەکانی کەرکووک لە خزمەت یەکتریدان ینی لە بەرژەوەندی یەکتری کارەکەین و بە تایبەتی دەسەڵاتی ئێستای کەرکووک زۆر زەرورە کار لەسەرەوە بکە ئەو کەم و کوڕی و کێشانەی ڕابردوو بەگشتی چارەسەر بکەوە هەوڵ دێن قۆناغێکی تەواو جیاواز بینی نەدی لەسەر سیاسەتەکانی جەنابی سەرۆک مام جەلال و سیاسەتەکانی ئێستا نیشتیمانی کوردستان کە کاری لەسەر بەڵێ کاک جەوهەر هەر لەسەر ئەو بابەتە ئێمە بەردەوام تەئکید لەسەر جێبەجێکردنی سیاسەتەکەی سەرۆک مام جەلالەکەینەوە سیاسەتی چەپکە گوڵەکە لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی لەگەڵ پێکهاتەکان لایەنە سیاسەکان لە شاری کەرکووک چۆنە بەگشتی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستێکی باشدایە لەگەڵ سەرجەم پێکهاتەکان وەکو خودی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەدا کار لەسەرەوە بکە پەیوەندیەکانی لەگەڵ سەرجەم پێکهاتەکان و لایەنە سیاسەکانە باش بێت لە ناوخۆی کەرکووکە چ پێکهاتەکان و چ لایەنە کوردیەکان لەسەر ئاستێکی باشە توانین بڵێ لەسەر ئاستێکی باشە باشە کاک جەوهەر هەمیشە وترا و دەڵێن کە کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان دوانەیەکی لێک دانەبڕاون یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر سازش لە هەموو بابەتێک بکە سازش لە کەرکووک ناکات جا من دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم ئایا یەکێتی بەبێ کەرکووک دەتوانێت وەکو هێزێکی سیاسی بمێنێتەوە یاخود ڕوونتر بڵێم ئایا کەرکووک بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان تابلۆیەکی تەواو کراوە بێگومان بە بڕای من هەردوو لە تابلۆیەکی ناتەواون چی کەرکووک بێشێتی نیشتیمانی کوردستان و چه یەکێتی بەبێ کەرکووک دوانەیەکن تەواوکەری یەکترین وە کەرکووک لای یەکێتی نیشتیمانی کوردستان قورسایەکی زۆر زۆری خۆی هەیە پێگەیشی تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لە کەرکووکدا هەیە و بە هەموو هەوڵ و توانەکانمان ئەوەی ئەو پێگەی کە لە ڕابردوودا چ لە سەردەمی سەرەتای قۆناغ و دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاو بە هەنگاو هەواڵانی یەکێتی و تێکۆشەرانی یەکێتی پێشمەرگە و ڕێخستنەکانی یەکێتی کە توانیان ئەو سەنگ و قورسایی یەکێتی لە کەرکووکا دروست بکەن دوا بە دوای ئەوەش با بڵێن یەکێتی هەوڵی تەواوی داوە کە
ئەو پارێزگاری لەو پێگە و قورسایی خۆی بک لە کەرکووکە هەوڵەکانیشمان بەو شێوەیە بەردەوامە بینوە تاوەکو ئێستاش یەکێتی بە تەواوەتی پێگەی خۆی پارێزەوە توانین بڵێن دوانەیەکین تاواکەری یەکێتین لە کەرکووک. بەڵێ کاک جەوهەر باسی پێگە و قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستانت کرد لە شاری کەرکووک لە ئێستادا هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق نزیک بۆتەوە بڕیارە لە 11 بەڕێوە بچێت. پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە؟ بەرنامەی چییە؟ ئامادەکاریەکانی چییە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی داهاتووی عێراق؟ ماوەیەکی زۆرێکیتی ئامادەکاری کردووە بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق. باشە و هەوڵی داوە پلان و بەرنامەکانی خۆی جێبەجێ بکات. تا ئێستا کاری کردووە لەسەر دابەشکردنی یەکێتی و کادیران و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەر سەرجەم بازنەکانی هەڵبژاردنە تەقریبەن ئەتوانین بڵێن سەرجەمکاری بازنەکان تەواو بووە یاخود لەوێ هەندێک وردەکاری کەمی مابێ بۆ کاتی دەستپێکردنی ئەرکەکانی هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە هەموو کاتێک لە کەرکووکدا پێش دەست پێکردنی بانگەشەی هەڵبژاردن هەوڵمانداوە کارەکانی خۆمان دابەش بکەین و هەوڵمانداوە دەست بە ئەرکواتبەکانی خۆمان بکەین لە کەرکووکە بۆ نزیک بوون لە هاوڵاتیان و چاسەرکردنی جێشەکان و تێگەیشتن لە واقعی کەرکووک و پێداویستەکانی خەڵکی شاری کەرکووک تاوەکو بتوانین کێشەکان چارەسەرکەین و سەرکەوتن مسۆگەر بکەین. ئێستا بەشێکی زۆری کار و پلانەکان ئامادە کراوە لەوەی هەندێک وردەکاری بچوشی مابێت تەواو با بڵێن ئاشکرا نەکرەوە بەڵام ئەوەندەی ئاگادارم زۆربەی کارەکان ئامادە کراوە بازنەکانە پلانەکانی هەڵبژاردنە کاری لەسەر کراوە ئامادەکاری تەواوی بۆ کراوە لە قۆناغەکانی کۆتایە لەوێ هەنێ دەستکاری یاخود وردەکاری بچووک مابێت کە تاو کۆتایی پێبێنرێت. باشە کاک جەوهەر دەگەڕێمەوە بۆ دوای ساڵانی 2023 لەگەڵ پەرستنی دۆخی سیاسی لە عێراقدا یەکێتی هەمیشە یاریزانی سەرەکی بووە لە ناو دۆخی سیاسیدا بتوانێت بەڵێن هاوسەنگی بپارێزێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوودا و بە چ میکانیزمێک دەتوانێت ئەم هاوسەنگی و بەرەو پێشدن و پێکەوە ژیانە لە کەرکووکدا بپارێزێت؟ ئەو میکانزمە یاخود پاراستنی هاوسەنگی لە کەرکووکە زۆر گرنگی هەیە وەکو باسمان کرد لە سەرەتاوە کە کەرکووک ئەهەمیەت و گرنگ و بایەخی تایبەتی خۆی هەیە شارێکی هەستیارە هاتوو بڵێ نەتوانین بڵێن عێراقێکی بچوو کراوەیە هەم لە لای کورد و هەم لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووک قودسیەت و پیرۆزی خۆی هەیە کە کاتێک خۆی جەنابی مامزاوتی کەرکووک قودسی کوردستانە لەوەی ئەم دروشمەوە بە ئاسانی نەوتراوێت لە ئەهەمیەتی کەرکووک و پیرۆزی شاری کەرکووکەوە وتراوە نەک کەرکووک تەنها بڵین لەر تەنها لە پێناو نەوتەکەیان بەڵام وەکو خاک و وەکو نیشتیمان لە نەزرەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەشێکە لە خاکێکی کوردستانیەوە واتە سەرجەم پێکهاتەکانی تێدا ئەژێن بۆیە پاراستنی ئەم هاوسەنگیە زۆر گرنگەوە بەڕاستیش ئەرکێکی ئاسان نییە لەبەرەوەی نەیاری زۆرە و کێشەمان زۆر بۆ دروست دەکرێەوە بە چەندین شێواز شۆڤینەکان یاخود لایەنە تێکدەرەکان یاخود ئەوانەی نانەوێ ئارامی و سەقامگیری لە شاری کەرکووکە هەبێ هەوڵی تێکدانی ئەدەن بۆیە ئەرکی قورسمان لە پێشە پاراستنی ئەو هاوسەنگیە ئەویش تەنها بەوە جێبەجێ ئەکرێت کە نزیک بوونەوە لەسەر جەم پێکهاتەکانی کەرکووک نزیک بوونەوە لەسەر جەملایەنە سیاسیەکانی کەرکووک و تێگەیشتنێکی تەواو لە کێشە و داواکاری لایەنەکان و پێکهاتەکانی شاری کەرکووک بەگشتی ئێمە هەوڵدەین لە قوڵایی کێشەکانە کار بکەین هەوڵدەین لە قوڵایی بابەتەکان تێبگەین تاوەکو بتوانین ئەو کێشانە و ئەو بابەتانە هەن یەک بە یەک چارەسەری گونجایان بۆ بدۆزینەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئەرکەکەمان قورسە لە کەرکووک پاراستنی ئەو هاوسەنگیە و چارەسەرکردنی ئەو کێشانە لە هەمان کاتیشە کە بتوانین چۆن ڕوبەڕوو وەڵامی ئەو لایەنان و ئەو کەسایەتیانە بدەینەوە کە ئەنوێ کێشە بۆ کەرکووک دروستباشە باشی پێکەوە ژیان لە کەرکووک بخەنە مەترسیەوە. بەڵێ کاک جەوهەر ئاشکرا کە پەیوەندیشی دانەبراوە لە نێوان سەرۆک باڤڵ و شاری کەرکووکە هەیە تەنانەت سەرۆک باڤڵ زۆربەی کاتەکان سەردانی کەرکووکەکە ئەمەجگە لەوەی پێشدانانی پارێزگار تەشیدی لەوە کردەوە کە پارێزگاری نوێی کەرکووک کورد دەبێت پرسیارەکەم ئەوەیە لە ئێستادا پرۆژە و پلانەکانی سەرۆک باڤڵ بۆ کەرکووکی ئازیز چییە؟ سەرۆک پاڤڵ بێگومان هاوشێوی جەنابی مامجەلال کەمتەرخەم نەبووە بەرامبەر شاری کەرکووک و بە بەردەوام سەردانی کەرکووکی کردووە و هەوڵی داوە کێشە و کەم و کوڕیەکان چارەسەرکە بە تایبەتی لە هەڵبژاردنەکانی
ساڵی 2021 و دواتر ینی ئەو شێوازی کورسیانەی کە لە شاری کەرکووکە هەبوو کە بەڕاستی ئالۆزێکی زۆری پێوە دیارم چ لە نێوان پێک هاتوونەتەوە جیاتیەکانە ئالۆزێکی زۆر هەبوو بەڵام بە هەوڵ و ماندبوونەکانی کاک پاڤڵ چ لە بەغداوە چ لە سەردانەکانی بۆ کەرکووکە چ هەڤاڵانی کەرکووک کە کاری جدیان لەسەرەوە کرد ئەو بربەستانە تێک بشکێنن و خۆشبەختانە توانرا ئەو بەڵێنی درابوو بە پارێزگاریی کورد بۆ شارەکەدا بندرێت ئەو بەڵێن و پرۆژانە ئەو هەوڵە جێبەجێ بکرێت و سەرکەوتو بێ گومانە هەوڵانە بە ماندووبوونێکی زۆر و هەڵ و تێکۆشانێکی زۆری جەنابی کاک پاڤڵ بوو کە بە وردی متابعی بابەتەکانی ئەکردووە کاری جددی لەسەر ئەکردوە سەرجەم قورسایی خۆی وێچێتی نیشتمانی کوردستانی بەکارهێنا لە پێناوی ئەوەی کە ئێمە بتوانین پارێزگارێکی کەرکووک وە سەرکەوتن بۆ کەرکووک و سەرجەم کەرکووچیەکان دابین بکەین ومێدەواری لە ئێستاشدا هەوڵەکانی جەنابی کاک پاڤڵ زیاتر بێ کەرکووک هەموو کاتێ پێویستی بە پشتیوانی بەڕێزیانە کاتی خۆی ماڵی مامجەلال لە کەرکووک بە بەردەوامی جەنابی مامجەلال ماڵەکەی ئاوەدان بوو ناو بەناو سەردانی کەرکووکە کرد لە ماڵەکەی خۆی دادا ئەنیش جارە هەبوو بە 15 ڕۆژ بە مانگیش تەنانەت لە کەرکووک ماوەتەوە سەرجەم توێژ و چین و توێژەکانی شارەکەی بینیوەوە کاری کرد بۆ چارەسەرکردنی کێشەکان ئومێدوارین کاک پاڤڵ بتوانێت ئەو ماڵی مامجەلال لە کەرکووک ئاوەدان کاتەوە. بەڵێ کاک جەلال من دوا پرسیارت ئاڕاستاکەم وەکو لێپرسراوێکی باڵای حزبی وەکو لێپرسراوێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک بۆ چوونی خۆت تێڕوانینی خۆت چییە بۆ ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود ڕەوشی کەرکووک بەتایبەت کە ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش نزیکە بینەوە. بەڵێ وەکو عێراق بەگشتی یاخود هەرێم و عێراق بەگشتیان کەرکووک بەتایبەتی بەڵێ مەبەستم عێراق و هەرێم کاک جەوەر بەڵێ بەڵێ تا ئێستا بەرچاوڕوونیەکی باشمان هەیە ئێمە بەتایبەتی لە کەرکووک بۆ بەڕێستانم باس کرد ئێمە لە کەرکووکە ئامادەکاریی تەواومان کردووە بۆ سەرجەم بابەتەکانی پەیوەست بێشێتی نیشتیمانی کوردستانەوە لەوەیە لە هەنێ بوار و بابەتە بەشێ لە کەم و کوڕی بەشێ لە کەم تەرخەمی یاخود بەشێ لەوە هەبێت کە هەندێک لە کێشەکان لە بواری کاروباری ڕێکخراویدا پەیوەندی بە سەروی ئێمەوە هەبێت لەو بوارەدا لەوانەیە زۆرێ لە کەم و کوڕیمان هەبێت بەڵام بە کۆی گشتی ئێمە هەوڵمان داوە کار لەسەرەوە بکەین کە کێشەکانی خۆمان لە کەرکووک چارەسەر بکەین هەلومەرجەکان ڕەخساو بکەین بارودۆخەکە گونجاو بکەین وەکو ئایندەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکە تا ئێستا ئایندەیەکی باشە و گەشە و ڕەچاوی ئەوەکەین هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراقیشدا سەرکەوتنی باش بەدەست بێنین و چۆن لە 2021 لە ئەنجومەی پارێزگا سەرکەوتنیشی بەرچاومان بەدەستهێنا هەمان شێوە ئەگەر ئێمە هەوڵەدەین زیاتر نەبێ کەمتر نەکاتەوە بەڵام ڕەچاومان لە سەرکەوتنی زیاتر لە کەرکووکە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش بەگشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی کاریگەرە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی زیندووە خاوەنی پلان و سیاست و بەرنامە و استراتیژی خۆیەتی و هێزێکە ناتوانرێت بە هیچ شێوەیەک لە شێوەکان چ لە ئاستی هەرێمی کوردستان و چ لە ئاستی عێراقدا فەرامۆش بکرێت بۆیە دایمە ئێمە چاومان لەوەیە کە وەک بڕاشمان وایە کێکی نیشتیمانی کوردستان لە کۆی پرۆسەکەدا لە پرۆسە سیاسیەکاندا لە پرۆسە هەستیارەکاندا ڕۆڵی بەرچاوی هەیە بۆ ئایندێکی گەشی هەیە و ئومێدەوارین ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کاری جددی بکرێت لەسەر بابەتە هەنووکەیەکان لەسەر کێشە و گرفتەکان کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سیاسەتە ژیرانەی کە لە ڕابردوو لە ئێستایدا هەیەتی ئەتوانێت ڕۆڵی بەرچاوی هەبێت لە چارەسەرکردنی تەنانەت کێشە گەورەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ بەغدا دروست بڵێ ئێمە ڕامان وایە و قەنەعەتمان وایە ئایندەیەکی باشمان هەیە. بەڵێ جەوەر سادق کارگەری مەڵبەندی ڕۆژئاوای کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس کە لە کەرکووک و ڕاستەخۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو بن. سپاس.